مزگەوتی کۆنی دارەتوو یەکێک لە کۆنترین مزگەوتەکانی ناحیەی دارەتوو لە بەردەڕەش کە لە ساڵی 1805 دروست کراوە. واتە مێژووی دروستکردنی ئەم مزگەوتە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 220 ساڵ بەر لە ئێستا. ئەوە چەند ساڵە؟ ئەوە 46 ساڵە. بەری من بام لێرە ئەوە بوو، بەس بام ئەختیار بوو، هەرکاریە من نەدەم کرد، شۆڕەکە ئیشەکان من دەم کرد، بەزاوی بانگ و نوێژە و شتانەی کرد چوو بە ڕەحمی خودی و ئێستاژە من هەر لافتاوێنەوەی و هەتا ئێستا و مزگەفتە عایدیمەیە، خزمەت هەموو عایدیمەیە، ڕۆژانە ئیلا دختۆرەک تازیەک نەخۆشیەک هەر لە مال بیندەی نوێژی تێدا کرێ بەس غوتبەی لێ ناکرێ. وەڵا مزگەفتی زۆرە و ئێرەش کچکە بوو لەبەر هەندێ وەڵا من بم جەماعەت بیچانی زانیارتر بێ ئەک پێش دەکەم گۆ پیس بخاوینێک مۆگە پیس ژنە بێت زۆرێ نوێژە خۆ دەکەم و بانجی خۆ دەدەم و الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله استووا واعتدلوا يرحمكم الله. صفيق راسك رحمة إخواتنا بيت. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. استغفر. دانیشتوانی ئەم گوندا دوو تیرە لە خۆ دەگرێ، ئەوانیش قادری و نەقشبەندی. وەک باز دەکرێ سەرەتا بەر لە دروستکردنی ئەم مزگەوتە ناکۆچی لە نێوان ئەم دوو تەریقەتەدا هەبووە لەسەر دروستکردنی ئەم مزگەوتە، بەڵام دوای سەردانیکردنی شێخ محەممەد بۆ لای ئاغای ئەم گوندا دەبێتە فریادڕەس بۆ چارەسەرکردنی کێشەی نێوان تەریقەتی قادری و نەقشبەندی. مزگەفتە ئی گوندی دارەتووە لە قەدیمەوە گوند بووە ئەلعام بووە بە نەعیا. ئەو مزگەفتە تام و تێژەشی خۆشی هەیە و خەڵکەکە زۆر منتەقەی جینارەکانمان دێن سەردانی دەکەن. ئەمەش هەر 5 فەرس نوێژی لێ دەکەین. جەماعەت یعنی تەقسیر ناکەن و لۆ خاوینکردنەوەی لۆ ئەوەی موەزینمان هەیە تەقسیر ناکاتن وەکو خاوینکردنەوە. ئەوە باو باپیرمان لێرە نوێژیان کردیە. ئەو مزگەفتە وابزانم ئەوەندەی من دەزانم کۆنترین مزگەفتە لە منتەقەی با بڵێن قەزای بەردەڕەشی. نەمزانێ سیدی مزگەفت لەوەی کەونتر هەبیتن.
مزگەفتێکی زۆر خۆشە لە ڕووی هەموو لە ساردی گەرمی و جەماعەتی زۆر دێن لە بۆ نوێژە هەر 5 فەرزان جەماعەت لێ دەکرێت بە تەواوی بەبێ کەم و کوڕی و لە ڕووی پاک و خاوینکردنەوە زۆر پاکە و خاوینەوە دائیمەن وەلەو دیوارەکانی لە خۆل و خش دروستکرا بەس دائیمەن هەر خاوینە و سیمایەکی جوانی هەیە بەگشتی تەلەڤیزۆنەکان زۆر دێن سەردانی دەکەن ئەو خەڵکیە مەنتەقەی لە دوور دێن سەردانی دەکەن لە ئاکرێ دێن لە پشت ئاکرێ دێن لە لای سۆران دێن بەس لە بۆ مەنزەرەکەی بێن بڕۆنێ لە بۆ جوانی و کە کۆنتترین مزگەفتە و وا بزانم ئەنگا چ تشتێکی وهانێ نمایەوە شێوەها مەنزەر بداتن و جوان هەم بیتە ئەوە لە کۆنەوە دروستکراوە خەڵکەکە هێشتانەکە لە چزیان بلۆک و چەمەندۆ نەبیەوە ئەو مزگەفتە دروستکرایە لە خۆل و خاک و خش دروستکرایە بە هاوکاریە خەلکی ئەو گوندەی پێشتر گوند بێ نەحیە نەبیە هەمیان وەکو با بڵێن هەموو پێکەوە خشتیان بڕیە و هینایەتیان دان نایتە ئێرە و هەر بەخۆش ئیشیان لێ کردی بەخۆش بیتنەوە عەمەلە و وەستایەتیش هەر بەخۆ کردیتیان هەتا مزگەفتەکان دروست کردیە وەڵڵاهی مەسەلێ چەند مال بیە من نازانم بەس زۆر کەم بیە ینی بەری 6-7 ساڵ ینی خەڵکەکە وها زۆر نەبیە گوندەکان ئەو گوندە لە هەموو گوندان گەورەتر بیە وەکو مەسەلی گەورەیە وەکو نەحیە دارەتول لە هەموو جێکی گەورەتر بیە لە قەزای بەردەڕەشی یەکەمین جێ بیە کە لۆ گەورەیە بەس نزانم کە عادەدێ سوکانی و کە نەفەری و ئەویدی چەند بینە من ئەوەی نزانم وەک لە سەرزاری خەڵکی ئەم گوندە باسکرا وا بڕیار دەدەن کە ئاسکێک لە نێو گوندەکە بەڕەڵاکەن وتیان ئەگەر ئەم ئاسکە لە کوێ دابنیشێ ئەوە شوێنی دروستکردنی مزگەوتەکە لەوێ دەبێ بێگومان ئەمەش هاوشێوەی ئەم ڕاستیەیە کە لە شاری مەدینەی پیرۆز ڕوویداوە ئەویش مزگەوتی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێ مزگەوتی دارەت و سەرجەم ئەو کەرستانەی تێدا بەکار هاتووە کە هەموو کەرستەی ئاساین لە خشت دروستکراوە و پانی دیواری ئەم مزگەوتە 1 مەتر پانە بەرزەکەی نزیکەی 3 مەتر و نیو دەبێ ڕووبەری ئەم مزگەوتە درێژی 20 مەتر و پانی 10 مەترە سەقفەکەشی بەکاریتەدا پۆشراوە و پاشان خۆڵ ڕێژ کراوە ئەمە شوای کردووە لە هاویندا فێنک بێ و لە زستانیشدا گەرم بێ ئەو مزگەفتە دامەزرانێ ئەو مزگەفتەی دەگەڕێتەوە بۆ 200 سال 220 سال ساڵی 1905 ئەو تاریخان دایتەمە ئەوانەیە شارەزاتن لەمە قەدیمترن ئەو تاریخان دایتەمە ئەوە لە دەری لەسەر ڕوحەکەش نووسرایە ساڵی 1905 دروست کرا لێرە ئەو مزگەفتە ڕۆژێ خۆی مزگەفت لە دارەتوێ نەبیە وەختی ئەو مزگەفتە دروست کرایە گوندەکە فکریان وە بێ مزگەفتێ بکەن فکریان وە بێ مزگەفتێ بکەن لە بینێ دوو تاریقەت لە گوندی بێ قادری و نەخشەبەندی ئەوجا هەر کەس حەزی کردیە لە گەڕەتی خۆی مزگەفتەکە دروست بکری ئەوجا براگەورەی گوندیژاغێ گوندی میێوانی هاتیە میێوانەکی شێخێ سوورچیان شێخ محەممەدە شێخ ئەحمەدە نزانشانیان بینە هاتیە بیتە میێوانی باسێ مزگەفتیان کردیە گوتی تیانگوڵ مزگەفتێکی لە خۆ دروست ناکەن لۆ ئاتان کەنجیانگۆ مزگەفتێ دەکەن دیوەخانێ نوێژێ دەکەن و ئاغاش گوتی وەڵاوە چاومە لێ مزگەفتێ بکەین بەس دەورێش و سۆفیەوە پێک نایەن هەر کەس و لۆ گەڕەتێش خۆ ڕادەکێشی وەڵا دیارە شێخی سوورچیانیش ئەوەی هەبیە مامزی هەبیە مامزە چکەی هەبیە مال گوتی تێ نەبە دەورێشان دەبی نەبە سۆفیان دەبی ئەو شیوانە ئاوی هەبیە ئەو ئێرانە ئاو پێداتیە لە بۆ دەستنوێژ هاتینە دەستنوێژێ مامزش لەگەلیان بیە شێخەکە گوتیتی ئەمەوا دەستینە سەر ئاوێ لۆ دەستنوێژێ ئەگەر لە سەرێ چون ئەگەر لە سەرێ هاتین مامزەکە لە شوێن دەرێ خەفت لە شوێن دەرێ نووست ئەلێریان گۆ مزگەفتە دروست دەکەن نە بە دەورێشی دەبی نە بە سۆفی دەبی وەڵاوان شاتینە دیارە مزگەفتە ئەو کە مامزەکە لێرە نووسە
وتی دی ئەرە جێ مزگەفتەیە ئەو زە دەورێژ بی سۆفی بی لۆشێ قازان بی لۆ چێ زەرەربی ئەلێرە مزگەفتەکان دروست کردیە بە خەلشێ گوندی فەلاعێ گوندی لێرە هەرکەس لە قەدەر عالی خۆ لە مال دوو زەلامە 1000 لە بنی بڕیا زەلامەکە 500 لە بنی بڕیا هیناتی ئەلێرەیدانە هەوەستا و ئەمەلە و هەمیان بەخۆ کردیە وەڵام مزگەفتیان تەواو کردیە و مزگەفتەکە ئەوە یاڵعانوا دەبینن و هەر لە نێو حەوشەی ئەم مزگەوتە خەزانێکی ئاوی بەردین هەیە ئەویش هەر لەسەر شێوازی کۆن دروست کراوە بەڵام بەر لە دروستکردنی ئەم خەزانە دانیشتوانی ئەم گوندە پشتیان بەسەر چاوەی ئاوی کانی و بیر بەستووە بۆ پاراستنی مێژووی ئەم مزگەوتە لە ساڵی 1955 نۆژەن کراوەتەوە تاوەکو هەر لەسەر شێوازی خۆی بمینێتەوە شایانی باسە مزگەوتی کۆنی دارەتوو لای خەڵکی ئەم گوندە جێگایەکی پیرۆز و بەرەکەتدارە بۆ خەڵکی ناوچەکە دوای تەواوبوونی ئەم مزگەوتە تاوەکو ئێستا وەک خۆی لەسەر شێوازی جاران ماوەتەوە تاوەکو ئێستاش نوێژ و خواپەرستی تێدا ئەنجام دەدرێ لەم ماوەیەشدا کۆمەڵێک مامەستای ئاینی پێشنوێژی و وتاریان تێدا ئەنجام داوە وەک مەلا عەبدوڕەحیم و مامەستا محەممەد ئەمین و مەلا تەها و عەبدوڕەحمان و کۆمەڵێک مامەستای تری ئاینی ئەو جا ئەو مزگەفتە ئەوەندەی من بزانم مەلا عەبدوڕەحیم بێ مەلا محەممەد ئەمین بێ مەلا تەها بێ مەلا عەبدوڕەحمان بێ هەندێکی دی بەعەز دەکەن دەڵێن مەلا میسا بێ گەلێکی دی یعنی 6 هەتا 9 مەلا 8 مەلان لێرە نوێژیان کردی و جەماعەتیان کردی و غوتبەیدایە و ئەلعانەکە وا بزانم 2 مەلامانە ئەوانەی غوتبیان لێرەدایە مەلا عەبدوڕەحمان و مەلا عەبدولا برایەکن هەردووک بابیانیش مەلا تەها بوو ئەوانە لێرە نوێژیان کردیە و جەماعەتیان کردیە و غوتبایاندا و ئیمامەتیان کردیە مزگەفتەکە ئەوە دیار کرایە دیارەکە بەخۆ دەدەین مەترەکپانە دوڕێزە مەترەکپانە و بلندیشی زۆرە کاریتەیە و قەمیشە و شەقلەیە و سەری ئەوە لە خۆل بیە لە دوو خۆلەکەی دلۆپەی کردیە چەمەندۆ پەیدا بیە سەریان سەبە کردیە بەبەز بەبێ شیش بیە چەمەندۆکە تەقیە هەر دلۆپەی کردیە جارەشی دی سەبایان کردەوە هەر بێ شیش بیە هەر دلۆپەی کردەوە وەلا هەر قوڕمان دەداوە سەرێ دەرەزەکانمان قوڕ دەدا و لۆ ئەوەی دلۆپەینەکە وەلی هات دەرەقە ناتین وەلا 19 ساڵەکە چوین شێ گوندی هاریکاریە گوندی سەریمان کردە تۆتی وەستیان جووە ئیسراحەتمان کردی لە دلۆپەی ئەرێ وەلا بەس ئەو ساڵەکە ئەوە 2 ساڵەکە پێشی لە ئەویدی ناوی چیا و شەمشەمە کوێرە مەی بێزار کردی وەلا هاوینان چ خۆشیمانێ لە بە شەمشەمە کوێری پیس دەکا دێتە ژۆرێ نازانین چ لێکردین وەلا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون صدق الله العظيم